ململانەی پارتی و یەکێتی سەری کێشاوە بۆ جومگە هەستیارەکان و ناو دەسەڵاتی دادوەری زیاتر لە 2 هەفتەیە کارەکانی دادگای پێداچوونەوە کە باڵاترین دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستانە بەهۆی ململانەی سیاسی ئەو دوو حزبەوە بە تەواوەتی پەچی کەوتووە. دادوەرەکان بەسەر دووبەرە دابەش بوون و ئەم دۆخەش بۆتە هۆی ڕاگرتن و دواکەوتنی مامەڵە و دۆسیەکانی هاوڵاتیان و پارێزەران. بەدڵنیاییەوە نیگەرانین بۆچی لە بەرەو ئەو کەیسێک کە پێویستە بە ماوەی بەنمونە 2 مانگێک لابێتەوە ئەلەو حاڵاتە دەبێتە 3 مانگ و 4 مانگ ئەو تاخیربوونی کەیسە دەبێتە هۆی کە مافەکانی هاوڵاتی پێشەل بکرێت لەو بینەدا و زەرمەند بێت لەو نێوانەدا. لەو نێوانەدا ئێمە وەکو پارێزەران هەم نیگەرانین هەم کارەکانمان قورستر دەبێت و بە دوواداچوونمان زیاتر دەبێت و ئەرکمان قورستر دەبێت لە بەرامبەر هاوڵاتی و بەرامبەر کۆمەلگا. پارێزەرێک ڕەخنا لەو دۆخە خراپە دەگرێت و دەڵێت بەبێ سەربەخۆبوونی دادگاکان قسەکردن لەسەر ئازادی و مافی مرۆڤ درۆیەکی گەورەیە. جەختیش دەکاتەوە کە بە هیچ شێوەیە قبولکراو نییە دادگاکان ببنە قوربانی ململانەی سیاسی حزبەکان. کارەساتە کوشندەیەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ نەک لەبەرەوەی کە با بڵێنەوە قەزیە سیاسیە تەدەخولاتی تێدا کرا بەڵکو پەککەوتنی گەورەترین باڵای دادوەری پەککەوتنی ژیانی هەموو کۆمەڵگایە بەڕاستی یعنی وێرانکردنی ژیانی هەموو کۆمەڵگایە لەبەرەوەی مرۆڤ کاتێک کە مافەچی لێ دەخورێ دوا وێزگە و دوا محەتەی ئەوەیە کە لە دادگا مافەکەی خۆی وەربگرتەوە بەڵام کە دادگا سەر بەخۆ نەبوو یان پەچ کەوت بوو یان هیچ ئەرزشەکی نەما ئەو کاتە بەڕاستی مافی مرۆڤ دەبتە درۆیەکی گەورە و پرەنسیپەکانی مافی مرۆڤیش هیچ ئەوەچی نامینێ بەڕاستی بەرجەستە نابی بە هیچ نەوەک. لە کاتێکدا وڵاتیان و پارێزەران باجی یەکەمی پەککەوتنی باڵاترین دامەزراوەی دادوەری هەرێم دەدەن چاودێرانی شۆژداری دەدەن کە ململانەی حزبی لە ناو دادگاکاندا نەک تەنیا متمانەی وڵاتیان بە یاسا لاواز دەکات بەڵکو بانگەشەکانی بوونی دیموکراسی و پرێنسیپەکانی مافی مرۆڤیش لە هەرێمی کوردستان دەخاتە ژێر پرسیارەوە و زیانی گەورە لە پێگەی هەرێم دەدات. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.